خۆی سلیڤانەستی هەر وەکو ئەو پرۆژە نیشتە جێبوانەی کە ئەمە ئەگەر باسی شاری هەولێر بکەین دەبینین کە لە ساڵانی ڕابردوو 15-20 ساڵ پێشەستا شوێنێکی یان شارێکی نیشتە جێبوون لە سنووری هەولێر زۆر باوی نەبوو، خەڵک هەر قەناعەتی زۆر بەکەمی پێداهاتن. ئەوڕۆ لە سنووری سۆران ئەگەر باز بکەین هەمان شتا مۆدێلێکی نوێ لە بۆ شاری سۆران، بەڵام لە مستەقبلێکی زۆر نێزیک لە داهاتوێکی زۆر نێزیک خەڵک ئیتر ینی دەستەکە بە ژیانکردن لە ناو پرۆژە نیشتە جێبووەکان، ئەویش چەند لەبەر جیاوازی چەند تایبەتمەندیەک بەڕاستی. یەکێک لە تایبەتمەندیەکان ئەوەیە کە پرۆژە نیشتە جێبووەکان ئەوەیە خزمەتگوزاریەکی زیاتری تێدا لە گەڕەکە میلیەکان. یەکێکە لە تایبەتمەندیەکانی پرۆژە نیشتە جێبوونەوەیە کە خزمەتگوزاری هەموو خزمەتگوزاری 24 سەعات هەیە. شەقامەکانی ناو پرۆژەکان ئێستا وەکو پرۆژەی سلیڤانە کە کەمترین مەساحەی شەقامی 12 مەترە، ینی بەرفراوانیەک پرۆژەی کامل بەرفراوانە، قوتابخانەی تێدایە، خەستەخانەی تێدایە، دوکانی تیجاری لە هەموو جۆرا و جۆری براندەکانی تێدا ئەبیتن. ئەوە وا دەکات کە خەڵک ئەوڕۆ حەزی لێیە کە ژیانێکی ئاسانتر بەڕووی نرخەوە نرخەکان چۆنە، شێوازی قیستەکان چۆنە؟ بەسپاسەوە کە بەرهێنەری پرۆژەی سلیڤانە زۆر بە وردی دیراسەی مەوزوعی نرخەکانی کردیات کە بگونجێت لەگەڵ شاری سۆران، چونکە بەڕاستی ئەوڕۆ پرۆژەی سلیڤانە یەکێکە لە پرۆژە بە کوالیتیەکان. ئەگەر ئێمە هاتبین چاومان بەس لەوە باە کە بە فرۆشنەکی بەبێ دیراسیان بەبێ خینەوەی لەسەرکردن بکەین، دەماندیت کە خەڵک زۆر ئیقبالی لەسەر نەدەبوو. بەڵام ئێستا الحەمدوللا دەبینین کە نرخەکان زۆر گونجاون لەگەر ئیمکانیەتی ئێمە ئێستا لە پرۆژەی سلیڤانە لە 3 زۆن پێک دێتن. زۆنی دووەممان دەست بە فرۆشتن کردیەکە ڤیلا 220 مەتریەکانن. ڤیلا 220 مەتریەکان بە نرخی قیست باشە بە قیستی 6 جار ئەدرێتن لەگەڵ بەرەو پێ سوونی کارکردن لە ناو پرۆژەکە و ڤیلایەکەی ئەو کەسەی کڕیارە سعری 14 دەفتەرە، ینی 140,000 دلار. ئەو 140,000 دلارش بە 6 قیسە درێ، پێشەچی 120 ئیدی 120 و 115 515 دیکەی بە دوودادێت لەگەر بەرەو پێسوونی کارەکانی ڤێلاک. بێگومان لە سەرەتای دەستپێکردنی پرۆژەی سلیڤانە هەموو ئەو کارمەندانێک کە لە ناو ئۆفیسن لە کارگەڕێکی تاوەکو ئەو کرێکارانەی لێرە کار دەکەن هەمویان کرێکار و هەمویان کارمەندی ناوەخۆن، بێگومان دەرفەتێکی زۆریشی ڕەخساندەوە بۆ ئەوی ئەو گەنجانێک کە تازە لە زانکۆ دەچوون و تەخەڕوجیان کردێ بتوان لێرە بێن و کار بکەن. هیواداریشین کە لە داهاتوودا بۆ بەرهێنەری زیاتر بۆ بەرهێنان لە سۆران بکات بۆ ئەوی دەرفەتی کاری زیاتر بۆ گەنجان بەڕەخسێن بۆ ئەوی دەستی کاری ناوخۆ زیاتر ببێت. تۆ دەرچووی زانکۆ بووی، ئێستا لێرە کارەکەی دەرفەتی کاری زیاتر بۆ گەنجان دەڕەخسێت ئەگەر پرۆژەکە بەرفراوە؟ بێگومان دەرفەتی کار ڕەخساوە و دەتوانین بڵین دەگەڕێتەوە سەر سیڤی کەسەکانیش کە تاوەکو چەند پەریان بەتوانەکانی خۆیان داوە تاوەکو بتوانن لەو شوێنان و لە کۆمپانیەکاندا وەربگیرن.